ئیتالیا جگە لە پێگە گرنگەکەی لە یەکێتی ئەوروپا هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعشیش لەگەڵ ئیتالیا توانیوەتی هێز و پێگەی خۆی بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش بسەلمێنێت بە تایبەتی کاوکارێکی سەرەکی عێراق و هەرێمی کوردستان بووە بۆ شەڕی ڕوبەڕووبوونەوەی داعش و هەروەها لە کۆمەڵێک باری دیکەدا ئەم پەیوەندیانە پەیوەندی بەهێزن. سەردانی لەم کاتەدا سەردانی ئەم جارەی سەرۆکۆزیرانی ئیتالیا بۆ هەرێمی کوردستان چه گرنگێکی هەیە و بنەمای ئەم سەردانانە بۆکەی دەگەڕێتەوە. زیاتر قسە دەکەم بەڕێز سەربەست لەزگین بریکاری وەزارەتی پێشمەرگە لە ستۆدیۆ لەگەڵمان زۆر بەخێر بیت. ئەمەوێت لە بەڕێستان بپرسم کە پێگەی ئیتالیا بۆچی بۆ هەرێمی کوردستان گرنگە و هەرێمی کوردستان چه پێگەیەکی لەلای ئیتالیاوە هەیە ئەم سەردانە چۆن دەبینن؟ بێگومان سەرەتا ئێمە بە ناوی هێزەکانی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە زۆر خۆشحاڵین بە سەردانی ئەمڕۆی سەرۆکوەزیرانی ئیتالیا لەگەڵ شاندە گەورەکەی بۆ هەرێمی کوردستان. بێگومان ئەمە سەرەتایەک نییە، دەگەڕێتەوە بۆ ئەو پەیوەندیە دوور و درێژانەی لە نێوان هەرێمی کوردستان و ئیتالیا بەردەوام هەبووە و زۆر جاریش وەزیرەکان حکوومەتەکانی ئیتالیا سەردانی هەرێمی کوردستانیان کردووە و هەروەها سەرۆکوەزیرانی ئیتالیاش لە 2014 سەردانی هەرێمی کوردستانی کرد. ئیتالیا پێگەیەکی جیهانی گرنگی هەیە لە بواری سەربازیدا، وڵاتێکی ناتۆی گرنگ و کارایە و هەروەها لە ڕووی ئابووری و وزە و لە ڕووی پیشەسازیەوە لە ئەوروپا و لە جیهاندا پێگەیەکی زۆر بەرچاوی هەیە. مێژوویەکی دوور و درێژ هەیە وەکو مێژووی خۆیان تەمان. بۆ ئێمە جێگای شانازیە و خۆشحاڵیم بەوەی کە ئەمڕۆ ئەم سەردانە گرنگە دەکرێت لە کاتێکدا کە نزیک دەبینەوە لە ساڵی 2023 و جەژنی کریسمس و بوونی حەزرەتی عیسا سڵاوی خوای لەسەر بێت کە ئەمە وەختێکی هەستیار و گرنگە. بێگومان تیمی سەربازی ئیتالیا لە هەرێمی کوردستان بەردەوامە لەگەڵ هاوپەیمانانی تر و ڕۆلێکی کاراشیان دیتووە لە ساڵەکانی ڕابردوو. لە وەختی شەڕی داعش لە 2014 و 15 ئیتالیا ڕۆلێکی کاریگەر دیت، هاوکاریەکی بەردەوامی پێشمەرگە بوون. باش ئەو لە دوای ئەوەی کە لە ئەفغانستان ڕوویدا ئەو نیگەرانی لای عێراقیەکان و هەرمی کوردستانیشەوە دروست بوو کە هێزەکانی ناتۆ کەم پاشەکشە بکەن، بەڵام بینیمان کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی ئەندامی ناتۆ بەهێزتر بوو. ئێستا و پەیوەندیانە لە چه ئاستێکتان بە تایبەتی لە بواری هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە؟ ئاستی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئیتالیا لە ئاستێکی هەرە بەرزدان و ئێمە دیتمان چەندین جارە سەرۆکی هەرێمی کوردستان هەروەها سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر سەردانی ئیتالیان کردووە. بوونی هەرێمی کوردستان و پێگەکەی لە ڕووی ئارامی و سەقامگیریەوە وەکو جغرافیای هەرێمی کوردستان بۆ ئیتالیا زۆر گرنگە و ئەو پێکەوە ژیانە و سەقامگیریەی کە لە پێکهاتەکانی ناو هەرێمی کوردستاندا بەرقەرارە ئەمە خاڵێکی زۆر بەهێزە بۆ هەرێمی کوردستان. بۆیە وڵاتان چاویان لێیە بەردەوام پەیوەندی خۆیان لە ئاستی بەرز لەگەڵ هەرێمی کوردستان بەرەو پێش ببەن و بەردەوام بن. ئیتالیاش لە وڵاتانەیە کە لەمڕۆوە دیارە ئامادەکاریان کردووە بۆ ئەوەی زیاتر پەرە بە پەیوەندەکانی خۆیان بدەن. لەگەڵ وەزارەتی پێشمەرگە ئیتالیا چ پەیوەندێکی هەیە؟ لە بواری چاکسازیدا چه ڕۆڵێکی گێڕاوە؟ ئایا ئەمە بۆ هەرێمی کوردستان چەندە گرنگە؟ لەگەڵ وەزارەتی پێشمەرگە ئیتالیا چەندین جار لە ساڵەکانی ڕابوردا چەک و تەقەمەنی بە ئێمە بەخشیوە و جۆرە چەکێکی دژە تانکە پێی دەگوترا فۆگۆری 8 ملیم و هەروەها چەند دوشکەیەکی شەرکردنیش. ئەمە لە ڕووی چەکەوە لە ڕووی مەشق پێکردنەوە ڕۆڵێکی سەرەکیان هەبوو. یعنی لە 2018 و 19 KTCC هەبوو لە هەولێر، مەکتەبێکی هاوکاری و هەماهەنگی بوو لە کوردستان لەلایەن هاوپەیمانانەوە دامەزرا بوو. ئیتالیا سەرپەرشتی مەشقی پێشمەرگە دەکرد، یعنی ماوەی 2 ساڵدا بە درێژایی 2 ساڵ تقریبان بە هەزاران پێشمەرگە لەگەڵ تیمەکانی ڕاوێژکار و سەربازانی ئیتالیا لە سەربازگەکانی خۆمان لە وەزارەتی پێشمەرگە مەشقیان پێکراوە و خۆلیان بینیوە و ئەوەی ئێمە ئاگدارین ئەوان دەیانەوێ پەرە بەو
ئاراستەیە بدەن و زیاتر لە مەودووە یعنی بەردەوام بن بۆ ئەوەی زیاتر ئیشی مەشق پێکردن لەگەڵ هێزەکانی پێشمەرگە بەردەوام بن. هەروەها لە ڕووی لۆجستیشەوە هەندێک هاوکاری و شتیان پێشکەش و کەلۆپەلی سەربازی و پێشکەشی وەزارەتی پێشمەرگەیان کرد. بەڵێ ئیتالیا بەنیاز نییە ژمارەی ڕاوێژکاریە سەربازەکانی لە هەرمی کوردستان زیاد بکات و لە عراقیش بە هەمان شێوە بۆ پێیکە مەترسی تێرۆر هێشتا لە ناوچە کوردستانیەکان ماوە لەسەر عراق ماوە ئەمانە ڕوبەڕووی هەرمی کوردستانیش دەبێتەوە مەترسیان. بێگومان مەترسی تیرۆر مەترسیەکە لەسەر هەموو جیهان و لە هەموو لایەکیش هەست پێ ئەکەن کە ئەم مەترسیە بوونی هەیە و بەردەوامە و هەر کاتێک دەرفەت بدرێتن بە تیرۆریستان ڕەنگە پێگەی خۆیان بەهێزتر بکەن و زیاتر خۆیان فراوان بکەن لە منتەقە و زیاتر ببنە مەترسی لەسەر ناوچەکە و لەسەر جیهانیش و ئێمە دەبینین یعنی هەر لە ناوچەکانی دەرەوەی بەرپرسیارەتی حکوومەتی هەرێم و هێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە چالاکی سەربازی شانە نوستەکانی داعش و هێزە چەکدارەکانی داعش کردەوەی سەربازی ئەنجام دەدەن بە تایبەتی لە منتەقەی کەرکوک و دیالا و تا دەگاتە لای بژین ڕۆژئاوای مووسڵیش جموجۆلیان بەردەوام هەیە بووە یعنی ئەم گرنگی پێدانە لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بەردەوامە و بوونیان لە هەرێمی کوردستان بەردەوامە و بەنیازن لە ساڵی داهاتوو ڕەنگە هاوکاری و هەماهەنگی خۆیان و ڕاوێژکارەکانی خۆیان زیاتر بکەن لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئاستی هێزەکانی پێشمەرگە بەرز بکرێتەوە و ئەو بەرنامەی ئێمە هەمانە لە وەزارەتی پێشمەرگە و لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ یەکخستنی هێزەکانی پێشمەرگە و بەهێزکردنی و بلندکردنی ئاستی هێزەکانی پێشمەرگە بێگومان جێگای خۆشحالیە بۆ هاوپەیمانان پشتگیری ئەم ئاراستەیە دەکەن و دەیانەوێ هێزەکانی پێشمەرگە لە ئاستێکی باش دابن بۆ ئەوەی بتوانن بە بەردەوامی ڕوبەڕووی مەترسی تیرۆر ببنەوە لە ناوچە. سەردانی ئەم جارەی سەرۆکۆزیرانی ئیتالیا هاوکاتە لەگەڵ جژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح و کاتێک پاپای ڤاتیکانیش سەردانی هەرێمی کوردستانی کرد ئەو ناوچانەی بەسەر کردەوە کە لە سەردەمی شەڕی داعشدا وێران ببوون بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بووە لانکێکی ئارام بۆ لە خۆگرتنی ئەو کریستیانانەی کە ئاوارە ببوون. جگە لە هاوکاریکردنی هەرێمی کوردستان لە شەڕی داعش وەکو هاوپەیمانێکی بەهێز لەگەڵ وڵاتانی ئەنجامی ناتۆ پێگەی هەرێمی کوردستان بۆ پێکەوە ژیانی ئاشتیانی ئەم پێکاتانە لای وڵاتانی دیکە چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت؟ بێگومان ئەمە خاڵێکی زۆر گرنگە و ئەمە دەگەڕێتەوە بەڕاستی من خۆم یعنی بڕوام بەوەیە کە ئەمە دەگەڕێتەوە بوو کەلتوری ڕەسەنی کورد لە کوردستان یعنی لە کوندا بە هەزاران ساڵ پێش ئێستا کورد دائیمەن ملەتێکی کراوە بووینە و لێبوردنی لە نێوان پێکاتەکانیدا هەبووە هەموو وەختێک کوردستان بووە لانەیەک بوو ئەوەی خەلکانی تریان ئەوانەی بیر و باوەری ئاینی و نەتەوەی جیایان هەیە لەگەڵ کورد لە کوردستان خۆیان ببینەوە بە ئارامی تێدا بژین ئەمە شتێکی مێژوویە و دەگەڕێتەوە بوو کەلتور و بیر و باوەر و ڕەسەنی خۆمان وەکو ملەتی کورد و ئێستا بووەتە خاڵێک لە جیهان هەموو یعنی ئەم بابەتە بەچاو وەردەگیرێ و ڕێزی لێدەگیری بێگومان ئێمەش لە هەرێمی کوردستان پێویستە بە بەردەوامی ئەم بابەتە گرنگی پێ بدەین و خەڵکی ئەوانەی کە لە هەرێمی کوردستان دادەژین و پێکەوە لەگەڵ برا کوردەکان خۆیان هەمویان بە صاحبی ئەم وڵاتە بزانن بێ جیاوازی بێکو هیچ جیاوازیەک هەبیتن لە نێوان پێکاتەکاندا چ لە ڕووی ئاینیەوە لە چ لە ڕووی نەتەوەیەوە. بەڵێ بەڕێز سەربەز لەزگین بریکاری وەزارەتی پێشمەرگە زۆر سپاس لەگەڵ کوردستان.